داری بەڕێزان دکتۆر نەوزاد محەممەد عەزیزمان کردو کە بەڕێزیان ئەندامی لیژنەی ئامادەکاری پێشانگاکەن و بەڕێز کاروان سەڵاحکە بەڕێزیان خاوەنی کۆمپانیایەکی گەورن و توانیویانە لە بواری کشتتوکاڵیا چەندین بەرهەمی نوێیان هەبێ و بەڕێز مەسعود گەردیش کە بەڕێزیان جوتیاری نمونەین لە هەولێر و ئەوانیش نمونەیەک لەو کارانی خۆیان نیشانەدەن کە لە بوارەکەەوە لە کەرتەکەدا خستوانەتە ڕوو بەخێراتنی هەریەک لێواکەم زۆر بەخێر بن. دکتۆر با لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئامان شتان چی بوو لەم پێشانگایە کە کردانەوە؟ سەرەتا سوپاس بۆ ئەو دەرفەتە ئەتوانم بڵێم سوپاسی کورد بە ناوی ڕاگرایەتی کۆلیژی زانستان داجارە کشتتوکالەکان سوپاسی دەستگای کوردستان 24ەکەین کە بەڕاستی سپۆنسەری ئەم پێشەنگا و فستیڤاڵی ئەمڕۆیان کرد. ئەوە ئەرکە زۆر سپاس. یەکەم ئامانجمان ئەوەیە کە ئێمەمانەوێت وەکو کۆلیژێکی ئەکادیمی کە لە مامۆستا و قوتابی پێک هاتووە ئەمانەیە پردێک بین لە نێوان کۆمپانیەکان و حکوومەتدا لە ڕێگەی زانستەوە و بەهرەی ئەو قوتابیانەی کە لە ناو فستیڤاڵەکەدا پرۆژی بچوو بچووکیان هەبووە. ئێمە ئامانجمانە لە کۆتایی فستیڤاڵەکە ئەو یەکتر ناسینە لە نێوان کۆمپانیەکان و بەشە زانستیەکان بکرێت. وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەم پێشەنگایە کە ساڵانە دەکرێت بۆ 2 ساڵە بێ ئێمە نەمان کردووەکو کۆلیژی زانستان داجارە کشتتوکاڵەکانی زانکۆی سەلاحەدین. ئەم کۆلیژە لە 8 بەشتی زانستی پێگاتووە و ئامانجمان بوو کە ئێمە بتوانین ئەم جارە لە ناو گۆڕەپانی کۆلیژدا بتوانین ئەو پردا لە نێوان کۆمپانیەکان و حکومەت چونکە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا جگە لە کۆمپانیا کۆمەڵێ جوتیاری نمونەیی بە بەرهەمەکانیان بەشدارن یعنی بە پرۆژەکانیان بەشدارن کۆمەڵی کۆمپانیای گەورەیە وەکو ئەو کۆمپانیانەی کە بەشدار بوون و لە ئەوان لە نزیکەوە هاتوو بەرهەمەکانیان نیشانی قوتابیەکان ئەوان هاتوون هەم ئەوانش دوو ئامانجانەیە ئەوان جانەوێت بە ئەو کەسانی کە سەردانی پێشەنگاکەکەن جا لە خەڵکی کاربەدەست لە حکوومەتدا و لە وەزارەتی کشتتوکاڵ بە تایبەتی و ئەو خەڵکانی کە وەکو مامۆستای زانکۆ ناڵم ئەو پردە دروستکەن ئەو پردە دروستکەن ئەوانش گەورەی و بەرهەمی خۆیان شانی ئەو خەڵکە بن یعنی هەمانە ئەنواعمان هەیە ئێمە ئەو کۆمپانیانە بەشدار بوون من نامێ وەکو ڕێکلامێ باسی کەم جەنابەت لە ڕێکلامەکان لە نمونونەکان کە بەڕێز کاروانە نمونونەکان کەسێکی سەرکەوتوو ئەمڕۆ بە ئەو لەجاتی ئەمڕۆ قوتابیان و کەسانی حکومی وەکو دکتۆر ئاماژەی پێکرد کە هاتوون توانیتانە و ئامانجەی کە هەتانە بۆ نیشاندانی ئەو بەرهەمانەی خۆتان بیپێکێت؟ زۆر سپاس. بە تەسەوڕی ئێمە گرنگترین ئاماز لە بەشداریکردنمان لەم پێشانگای ئەوە بوو کە بتوانین هەڵی کار بۆ قوتابیانی کۆلیژی زانستە ئەندازیارەکان بڕەخسێنین. ڕاستی سەرەکی ئێمە لە کەرتی تایبەت دەتوانم بڵێم ینی لە ئێستادا چەندین هەڵی کارمان دروست کردووە بەدەیان هزار هەڵی کار لە کەرتی کشتتوکاڵ بەگشتی دروست بۆ ئێمە وەکو کۆمپانیا زیاتر لە 120 هەڵی کارمان دروست کردووە و لە زیادبوونشدایە بەڵام بەڕاستی کێشەی سەرچیمان ئەوەیە کە خەڵکی خۆماڵی یان دەرچۆکانی زانکۆی با بڵێن ئەندازیارە کشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان بەگشتی دیارە ئەو دەرفەتیان یان بە جوانی نایدۆزنەوە ینی بە جوانی بە دوایان ناگەڕیان کۆمپانیاکان کەمتر خەمن خاڵێکی من بەڕاستی لی تێناگەم ینی خەڵکی بیانی دێ زۆر بە ئاسانی دەرفەت دەدۆستەوە زۆر باڵێن بە ڕاتبێکی زۆر گونجاو بۆ کۆمپانیەکان باشە پەیوەندی بە توانا و لێهاتووی ئەو کەسەیە یاخود گونجانی ئەمە ینی ئەبێ بەڕاستی لە پەروەردەکردنی کە قوتابی ئەچێ بۆ کولیە ئێمە بەڕاستی ینی ئەبێ لەگەڵ زانکۆیەکان ینی کۆمپانیا و زانکۆکان پێداویستی یەکتر بزان بۆی ئەو قوتابی بێتە خەڕوت پێ بکەن بێتە بازار کە هاتە بازاری کار ئەم قوتابیە بای ئەوەندەی زانستی پێبی کە بتوانی خزمەت بە کۆمپانیا بکاتووە هەروە شوێنێک بخۆی لە ناو کۆمپانیاکە بدۆستەوە چکە بێگومان هەموو کۆمپانیایەک ئامانجی ئەوەیە کە قازانج بکە و پێویستان بە دەستی کاری ئەو پێویستی بە دەستی کاری شارەزار شەیە و ئێمە وەکو خۆمان ینی ڤانۆ ئەکادیمیمان کردیتەوە هەر لە ناو کۆمپانیا خۆمان و داوامان کرد کە قوتابیە خەریجەکان بێن ئێمە لەسەر ینی
پارەشیان دەدەینێ ئێمە مەصرفیشانە دەکەن بەس بێن فێر بن یعنی هەم ئەکادیمێکی پراکتیکەڵ بیتن لە ناو کۆمپانیای خۆمان و ئێمە من خۆشم ینی بە شانازی و خەریزی ئەم کۆلێژەمە و بە ئەرچی خۆم دەزانم کە قەرزاری مامۆستا و قەرزاری ئەو ینی ئەو کولێمە کە لێوێ تەخەرجم کردیان و بە خۆشحالی و بەشدارمان کردی هەم وەکو هاوکاری بۆ کۆلێژەکەی خۆمان هەموو وەکوی کە باسم کردکە ئامانزمان ئەوەیە کە بەڕاستی بتوانین لە میانی ئەم دوو ڕۆژەدا ناوی ئەو کەسانەکە بنووسین کە لە ئێستادەیان تەخەڕجیان کردووە بە دوای ئیشا دەگەڕێن یان لە ساڵانی دوای پرسیارێکم لا دروستەکە کە لە دکتۆر نەوزادی بکەم بەڵام دکتۆر پێشەوەی بێمە لای تۆ پێم خۆشە کاک مەسعود گەردیش بە گەرمی بەخێراتن بکەمەوە جارێکی تر ڕاست ئێمە باسیێواکەین کە لەلایەنی ئەکادمی و زانستی و زانکۆکان دەستێکی باڵیان هەیە لە پێشخستنی بەڵام ئەزمموی ئێوەش کەمتر نییە لەو کاری ئەوان و ئێوە مامۆستا و ڕێنیشاندەریەوانن وەکو جوتیا چونکە خۆتان دەست و پەنجەتان لەگەڵ خۆڵ و خاکی ئەم کوردستانیان ڕاهاتووە ئەوەی ئێوە کردوتانە بۆ پێشخستنی کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە چییە؟ سپاستان دەکەم سپاسی کەناڵی سا دەکەم ئەمە بەنسبەت ئەم جوتیارێکی نمونەیمە هەر جوتیارێک لە کوردستان هیچ کەمتر نییە لە جوتیاری تورکی لە جوتیاری فەڕەنسی لە جوتیاری ئەڵمانی چکە لەبەر ئەوەی کورد لە مێژە دەزانین سەرچاوەکی باشی فکرە و داهات و ئەوەی هەبە لە کۆن زمانەوە ئەمە دەبی هەستین بە وعیکردنی خۆمان جوتیاری خۆمان تەماشا دەکەن لە هەندە دەوڵەتان بیستیتم جوتیار هەیە 300 متر عالی هەیە جوتیارە لە دەوڵەت هەیە یعنی یەک لەوانە وەک بەنگلادش ئینتاج و ئیمکانیاتێکی باش دەینتە بەرهەم ئەمە لە وڵاتیمە خاکەکی زۆر باش خاکەشی بەپیت شوێنێکی باش بازارەشی باش ئەمە چەقی بازارەکەشمان باشە چکە ئەمە نێزیچین لە عێراق نێزیچین لە ئیمارات ئەوانە دەبنە شوێنی ساختکردنەوەی مەوادەکەیما یەک لە عێراق یەک لە ئیمارات ئەگە بێت و جوتیاریمە داهاتی بە علمی بکە و داهاتی باش بێتە دەست دەتانین ئەمە هاوردە نەکەین ڕەوانەی دەرەوە باشە خەڵک زۆر گلەیتان لێ کاڵێ ئەم بەرهەمەی جوتیارەکانی خۆمان گرانە بۆیە ناتوانین بکڕین ئەمە لەبەر چییە؟ ئەوە لە احتیمالی هەیە 100% لەبەرەوەی تەمەشا دەوڵەتەکانی جیرانمان دەکەین یەک لەوانە ئێران ئەشیای هەرزانە یعنی لەبەرەوەی دەوڵەتەکە وەزعی خراپە اقتصادیان وەزعی باش نییە دەبین ئەشیای هەرزان بووە لە ئەوە لەبەرەوەی لە حدودەکان نێزیکە هەلی کارش دەستی کار لێرە بڕێک گرانترە لەو دەوڵەتانە عملە یعنی کرێکار دەستی گرانترە لێکوانە تەماشا دەکەین لەبەر هەندێ ئەشیایمە یانە خود ئەو بەروبوومانەیمە بە سعرێک گرانتر تەماشا دەکرێت بەس بەربوونی خۆمان سەدقال لە بەربوونیت کە خۆماری هەر شتە خۆماری لە بازار مهمترە لەوەی کە استرات کرایە ئەمە لێک لەوانە جوتیاری کوالیتیەکەی چۆنە بەرامبەر بەوەی کە هاور دەکراوە زۆر لە پێش زۆر یعنی تەماشا دەکەی ئەمن لە پرۆژەکەی خۆم ئەگەر گۆشتێک یا حیوانێک لە دەرەوە هاور دەبکرێ هە ناخورێ هیچ کەسێک ئەوە بازار دەزانی برێ ئەو مەڕە سووریە کەس ناکری برێ ئی کوردستانە زۆر تەلەبی زۆر لەسەرە برێ ئەو تەماتەی خۆمانە زۆر باشتر تەماتەش تورکی یانە خود برێ ئەو ئەشیایی وڵاتی خۆمانە زۆر بەتامتر و باشە کاک مەسعود کێلگەکەی تۆ چی و چیتیایە؟ کێلگەکەی من ئەشیاژی زۆر تێدایە ینی پەلەوەری زۆر تێدایە مەڕووماڵاتی زۆر تێدایە ئەنواعی تێدا ئەژاد یعنی من ناتە 20 نوعی تێدایە بەروبوومی خۆراکیشی تایە بەروبوومی خۆراشی بەس حیوانیە ینی ئەوە واتە ئاژەڵی خۆماڵی هەموو خۆمالیە بەس هەستایمە بە لێکدانش هەر شتێک لە دەرەوەی وڵات نەوعیەتەکەی باشبی لێرە بەدەست نەکەوی هینایتمە لێرە لێکمدایە توێژینەوەم لە سەکردە 3 ساعت 4 ساعت هەتا بەرهەمە نوێمی ناتێ دەست کە ئەوە لە خارج گرانە دەستمان ناگاتێ بڕەچ کەم هینایە ئەلێرە زیادم کردیا یەک لەوانە نمونە هەندە پەلەوەرەکە بوو هێرکەکەی لە خارج بەدەست نەدەکات کەم بوو بەگران دەهات لە سەخەشی مەگران ڕادەوەستا ئێستام سارانە بەدایان هەزار بەخۆ من تاز دەکەم بەدایان هەزار دێخمە بازارم شکاندیا ئەو بازارە ئەو ئەشیاکە لە دەرێ دەهات گران بوو ئەوەی ئەم ئستەلێکوانە ئینتاج دەینمە بەرهەم زۆر هەرزانترە خۆماڵی خاوێن پاک لە نێزیکەوە دڵنیای لێ 100% ئەوە دەورش بەس ئەمە داوا دەکەین ئەگە حکوومەت یەک شتمان لێ بکە شوێنی بە بازارکردن هیچ شتێکمان لە حکوومەت ناوە ینی ڕێگا ئەگەر ڕێگا هەبی ئێستا من تەمین بکەن برێن سارانە ئەوەندە هەزار تەنەم دەوێت لە گۆشتی ئەو پەلەوەرەی ئەمن ئامادەمە عقد دەکەم لەگە حکوومەتی ئەوەندە هەزارە
با هاوردەکە ئەمە کاک مەسعود لە ماوەی ڕابردووە حکوومەت وەلایەنی پەیوەندیدار زۆر هەوڵی ئەوەی یاوە کە بەرهەمی هەرێمی کوردستان ساخ بکرێتەوە بەڵام ڕێگریەکانمان زانیوە بینیومانە کە عێراق ڕێگری هەبووە بەڵام ئەوەش هەر نەبووەتەوەی کە بوەستین دەسەوەستان کە بەرهەمەکان ساغ نەکرێتەوە لە قسەی هەر یەک لە بەڕێستان ئێوە وەکو خاوەنی کۆمپانیایەکی گەورە ئێوەش وەکو خاوەنی کێڵگەیەکی گەورە و بەروبوومی جیاواز باس تێگەیشتم کە ئێوە پێویستان بە هەلی بە دەستی کارە کاری شارەزا دکتۆر کەواتە ئەو قوتابیانەی کە لای ئێوەن لەم کۆلێژەی ئێوە ئایا توانای ئەویان هەیە کە ئەو کەرتە پێش بخەن کە پێداویستی هەر یەک لەم کەسە بەڕێزانە و لەم ناوەندانی کە ئەمان دایانناوە بەرەو پێشی بەرن بە دڵنیایی ئێمە قوتابیەکانمان بۆ شێوازە پێگەیاندووە کە بتوانن لە داهاتووە بتوانن کاری خۆیان دۆزنەوە بە سوپاسی شۆ جۆم لە قسەکانی کاکاروان بوو تەنانەت ئەوان دەورەیەکی تریشەکەنەوە بۆیان یعنی ئاسانکاریشان بۆکەن ئەگەر خوا نەخواستە لە ڕووی تەکنیکەوە چونکە لەوانەیە هەندێک جار تۆشت کە بە نەزەری ئەخوێنیت لە عملە لەوانەیە هەندێک ئامێری تەکنۆلۆژیا هەبوو بێت زانکۆکان بەدەستیان نەگەشت بێ ئەوەی شەکە لە کەم و کورتەکانی زانکۆکانی ئێمە بەگشتی لە هەرێمی کوردستان لەوانەیە لە ڕووی مختبەریەوە لە ڕووی هەندێک ئامۆرەوە ئێمە بە نەزەری باسمان کرد بێ توانامان نەبوو لە تاقیگەکانمانە بەکاری بێنین بەڵام قوتابەکانمان بە چەکێکی زانستی ئامادەیە بەڵام کە دەچنە ئەو کۆمپانیانە بە تایبەتیەوەی کاکاروان کە من جۆم لێبوو بە سوپاسەوە ئامادەکاری کرد بە وەرگرتنی قوتابی و تەنانەت باسی ئەوەشی کە دەگەر بتوانن دەورەیەکی مکەسەفیان بۆکەن و چڕیان بۆکەن و لەسەر مەسرەفی خۆیان و ئەو قوتابیانە بوو تەکنیکە ڕابێنن ئەو بە تەشید ئێمە قوتابیمان ئامادەیە و ئێمە سوپاسی شێکن و نەڵێم وەکو کە خۆی حزوری هەبێ زۆر هاوکاری ئەو بەشەی ئەم کۆلیژی ئێمە بووە بۆ هەموو بەشەکان و دەستی هاوکاری درێژ کردووە و ئێمە شانازی پێوکەن کێکێک بۆ ڕۆژە لە ڕۆژان قوتابی ئەو کۆلیژە بۆ ئێستا لە ئاستێکی بەرزای دەبین باشە جاران یانوت کەس نەچێتە کۆلێژەکان زانستە کشت و کاڵیەکان لە بەرەوەی دواتر تاعینات نییە بەڵامەوە تا ئێستا هەر خوێندکارەکان خۆیان بوونەتەوە بە دامەزرێنەری چەندین کۆمپانیا و هەلی کاری ژەڕەخسێنەوە کاکاروان ئەو کارانەی کە زیاتر لای ئێوە ئەڕەخسێت لە چه بوارێکە ئێمە یعنی دەتوانین بڵێن ئێمە لە بواری پەلەوەرە زیاتر ئیش دەکەین بەڕاستی تاقە کۆمپانیای ئەژدادی مریشکمانەیە لە هەموو عێراق و کەم کۆمپانیاشین کە وابزەم لە مقابل ڕاستە خۆیەکەش کارمەندێکی ئێمە بۆ قسەی کرد ئێمە یەکەم کۆمپانیایەکە هاوردەکردنیشمان ینی هەناردەکردنمان هەبوو بۆ دەرەوەی وڵات بە شانازیەوە و لە زۆر بواری جیازجیا هەر لە دابینکردنی ڤاکسین و ئەمانە طبعاً پێویستیمان بە زۆر هەڵی کاری جیاوازە ینی بۆ نمونە مەسەن ئەندازیاری کوشتتوکاڵی وەکو لە فیڵ ئیشی دەکە مەسەن کە ڕاستە خۆ مەسەن دەبتا بەرپرسی چێلگە یان مەسەلەن ئەو جێگیری بەرپرسی چێلگەستا هەمانەیەک دوو نمونەمان هەیە لای خۆمان کار دەکەن بەرپرسی چێلگەنا یان جێگیری بەرپرسی چێلگەنا ئەو جدەیان دەبنا پرۆدەکشن مانێجەر ینی بەرپرسیەوە بەرهێنان اینجا هەمانە مەسەرەن لە مارکتینگ ئیشی دەکە ینی فرسەتەکان زۆر جیاوازە بەڵام لەسەر کەسە خەریجەکەش ئەوەستێ کە چەند دەتوانی مەسەن خۆی فێرە زمانکە بەڕاستی ئەمڕۆ زمانی ئینگلیزی زمانێکی زۆر سەرەکیە لە کارکردن پێویستە مەسەن زیاتر لە زمانێک بزانیتە پێویستە تۆزێک ئۆپن مایند بێ بۆ وەرگرتنی تەکنۆلۆژیا و زانیاری تازە و ئەم شتانە هەروەها یعنی کەواتە هەلی کار هەیە دەرفەتەکە هەیە بەڵام ئەکەوێتەوە سەر گەنجەکان بەڕاستی گلەیم هەیە لە گەنجەکانی خۆمان زۆر گلەیم هەیە بەڕاستی ینی زۆر دەرفەتمان بۆ ڕەخساندینە ینی دێن خەڵکی بیانی ئیشی دەکا ئەوانی خۆمان بەڕاستی ئیش ناکەن ینی داوا لە مەسەلەن لەوانەیە پێویست دەکا کۆلێژەکانیش ینی جگە لەوەی کەوانی زانستی بدەنەوە ینی هەر لە مەرحەلە یەکەمەوە فێری قوتابیەکان بکەن کە ئیشی ئێوە چێلگەیە ئیشی ئێوە ئەوە نیە بچن لە دوای مێز و کورسێک دانیشن ئەبێ زیاتر ینی جگە لەوەی کەوانەی ئەوە زانستیان پێدەڵێەوە دەبیت لە نەفسیە نیشتەهی قوتابیەکان بکرێ کە ئەوان ئیشی ئەوان چێلگە و ناو چێلگە و ئەم شتوانێت لە داهاتوو خۆی ببێت توانن نمونەشمان زۆرە ینی من یەکم لەو نمونانە جامە نمونەیەکی جوانە هیوادارین کە زۆرکاران خۆیان تۆ بکەنە نمونەیەک و چاو لە تواناکانی تۆ بکەن کاک مەسعود ماوەی پێش ئێستا چەندین نەخۆشی لە ناو ئاژەڵەکانە بڵاو بووە بینیمان هیچ زیانێکی بەوە گەیاند بەڵێ ئەو نەخۆشیە زۆر زیاد دەبین لە
من بخۆم بالضبط دەوازنم نییە بەس پەلەوەرم هەیە باشە تاثیر دەکا یعنی نەوە نەخۆشێک دێتن ئەفلەوەنزەیە ئەوە زۆر قاع و ئەو لە ئاژەڵی گەورە لە ئاژەڵی گەورە ئەو لەو ماوەیە پەتایەک هەبوو پێرن شەرکە پەتای خوێنبەر بوون نا ئەوە نا حمە قولاعی پێدەرێن بە عەرەبی ئەوە تقریبا ئەو پەتایە براببووە لە هەموو عێراق ئێرەش گرت بووە یعنی ئەم یەک بۆخم لەوانە بەس ئەمە پێشمان لێگرت و دووەمینش جوتیاریمە بڕۆکەک شارەزاترا لە جوتیاری عێراقی هەموو لقاع کرایە حیوانانە ئەگە بێ ئەو پەتاش بگری زۆر تاسیری لێ ناکە و بەس تاسیر لە گۆشتەکەی و لە بەرهەمەکەی ناکە نەخۆشیەکە ئەوە نییە یان لە بەشەرەکە لێ بگرتەوە زوتیارەکە لێ بگرتەوە ئەم وەخم لە ناو حەقلەکانم ئەو پەتا چەند سارە هەبووە بەس ئەو جارە بە ڕێژەش زیاتر هەبوو الحەمدلله تێپەڕاندەوە زۆر ئەوەی نما لە ناو کچێکەکان زۆر باشە کاک مەسعود بە کوردی پێم بڵێ ئەتەوێت چی بکەی بۆ کوردستان ئەتەوێت چی بکەی بۆ لە ڕێگەی کەرتی کوشت و کاڵ و کێڵگەکەتەوە ئەتەوێت چی بکەی بەخوای ئەمەیان لە چێرگەخۆم لە چێلکەی خۆم زانیارێکی باش دەدەمە خەڵک بەخۆشم شتێکی باش دەینمە ئینتاز سارانە لە ناو هەرێمی کوردستان بڵاوی دەکەمەوە یان شتێک باش بۆ خەرچی ئەو شتانەی نمونەیینە ئەو شتانەی زۆر ڕێک و پێکە ئەوانە براوەکەمە لە ناو خەرچی دەفرۆشم دەدەمە خەرچی منچینە لەو کەناڵی بە هەزاران کەس ئێستا بناسی یعنی حیوانم تەیروتام دایتە بە هەزاران کەس نمونەت زۆر بێ کاک کاروانەیە واتانەوە چی بکەن بە کورتی پێم بڵێ وڵی ئێمە دەمانێ بەڕاستی ینی ئەوەمان هەیە ڕۆیامان هەیە ڤیژنمان هەیە بۆ ئەوەی زیاتر پەرە بەو بەرهەمانە بدەین کە بەڕاستی کوالیتی بەرهەمهێنانی پەلەوەر لە هەرێمی کوردستان باشتر دەکاتن و دایم ئەو کۆنتاکتانەمان لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان بەڕاستی پەرە پێ بدەین بە ئێستا ئێمە لقی کۆمپانیامان لە ئیمارات کردیتەوە و لە ئیمارات بە خۆشحاڵیەوە لە مودووە بەرناممان ئەوەیە یعنی ئەو لینکە پیا بکەین کە بتوانین بەرهەمی خۆمان بە ئاسانی بۆ وڵات بەرهەمی خۆمان ڕاستە لەسەر ئەساسێکە لەسەر بناغەیەکە کە ئەڵێ ئەو نانێکی بە مناڵەکەت دیە بە دراوسێکەشت هەماشی دەستان خۆش بێ باشە دکتۆر نەوزاد دوایین کارەکانی خۆتانمان پێ بڵێ کە ئەم پێشانگایە ئەتانوێت لە داهاتوە چی لێ بەرهەم بهێنن وەکو بەڕێزت لە پێش ئاماژەت پێدا ئێمە ئاماژمان ئەو پردە بوو کە ئەو پردەی نێوان خەڵکانی ئەکادیمی و خەڵکی توێژەر مامۆستای زانکۆ لەوانەیە توێژینەوە لەو کۆمپانیا هاوکارمان بوون و بە سوپاسەوە کاک مەسعودیش زۆر جار قوتابیمان بردووە بە حکمیەوەی کە متەنەوەعە ئاژەڵەکانی بردوومانە لەوێ توانیویانە هەم توێژینەوەکان هەمووکو لە ڕووی پراکتیکیۆ ببینن ئەمانەیە لە ڕێگەی ئەم فیستیڤالەوە ئێمە بتوانین ئامانجی سەرەکیمان ئەوە بێ ئەو زانستی کە بە قوتابیەکانی دەدەین بتوانین هەلی کاریان بۆ دۆزینەوە زیاتر مەبەستمان ئەوەی ئەوە بتوانین توانای بەشە زانستیەکانیش کەم نەکەینەوە چونکە ئەومان لەبیر نەچێت سەرۆکی حکوومەت بە سوپاسەوە لە کابینەیەوەدا گرنگیشی زۆری داوە بە کوشت و کاڵ ئەشبینین یعنی ئەگەر ئێمە بارگراوندی میدیایی بگەڕێنەوە بۆ دەست بەکاربوونی سەرۆکی حکوومەت لە هەموو سێکتەرەکانی کوشت و کاڵە گرنگێکی زۆری پێداوە و ئێستا سەرۆکی حکوومەت لە داهاتووە ئەوێت بە پیشەسازیکردنی کوشت و کاڵ چکە زۆر گرنگە ئێمە ئینتاجمان زۆر کات بەڵام ساختکردنەوەمان نییە بەڵام ئەگەر ئێمە بە پیشەسازیکردنی کوشت و کاڵکەین لە هەرێمی کوردستان چەندین کارگەی لە دۆشا و چەندین ئەو میوەتانی کە هەمانە ئەو سارکەرەوەمان هەبێ یعنی ئەگەر ئێمە ئەو ئەو بەرهەمانی کە هەمانە جوتیارەکانمان کۆمپانیەکانمان ئەگەر بە پیشەسازی بکرێ ئێمە هەنگاوێکی باشترەنین و دەستپێکیش ڕاستە ئەم هەنگاوانە هەمووی بە هەمکاری و دەستخستنیانە ئەگەر چونکە ئێمە لەبەرەوەی وەکو سپۆنسەری میدیایی بووین تەواوی کاتەکەمان بەخشیان بابەتانە لەبەرەوەی بە ئەرکی خۆمان ێزانین وەکو میدیا دەست پێشخەری بکەین و هەنگاوەکانی ئێوە و پلان و پرۆژەکانی هەر یەک لەو بەڕێزانش بخەینە ڕوو سوپاسانەکەین کە خەڵماوە حەزەکەم باسی کەم زۆر لەو بەشە زانستیانە قوتابیمان هەبوو پرۆژی بچووکی دروست کردووە لەوانەیە میدیای ئێوە لە دوای لە راپۆرتەکانە باسی کە یعنی ئێمە هەر ئەوە نەبووە توانای بەشەکە بشان بین چونکە هەش بەشی زانستیمانەیە ئەم بەشە زانستیانە توانای لە ڕووی ئامێرەوە داهێنن کۆمەڵی گروپمان هەبووە توانیمان ئێستا ئێمە هەر لە قسمی بەشی خۆ هەندێک بەش ماستیان دروست کرد و پەنیریان دروست کردووە بە شیری خۆمان چکۆ ئێمە کێڵگەمان هەیە شیرمان هەیە هێلکەی هەبێردەمان هەیە هێلکەی کوردیمان هەیە توانیمانە یا مەسەڵەن
توانیمانە لە تاقە شەمسی هەندێک ئیسیفادەکەین لە سیستەمی ڕووناکی لە سیستەمی ئاگدارکردنەوە یعنی هەنی داهێنان هەبوو لەوانەیە لە راپۆرتەکانم مەجال نەبێ من لێرە ئاماژەی پێ بم سپێنیژماوە فستیڤالەکە بەڕێستانەکو ئیمڕۆ بەردەوام بن لەوانەیە ئەو داهێنان و بەهرەمەندی قوتابیانە شانی هەڵبەتکەوتن لەم بوارەیە بە هەموو لایەکەکرێ ئەرکی ئەمەژۆک و کوردستان بسیار نیشاندانی ئەو توانانێ سوپاسیەوەکەین سوپاسی بەڕێستانەکەین کە سپۆسەرتان کردین بە ناوی کۆلیژی زانستان داجاری کوشت و کاڵەکان و زانکۆی سەلاحەدین زۆر سپاس بۆ ئێوەش بەخێربێن مونەتان زۆر بێ بەخێربێن.